هەر کەسێک کتێبێک بکڕێ لەبەر جوانی بەرگەکەی نەزانێ ناوەڕۆکەکەی چی تێدایە بەڕاستی گەمژەیە. لەو گەمژەتر ئەو کەسەیە کە بە بینینی سەر و سیما و جلوبەرجی گرانبەها هەڵخەڵەتێ و وابزانێ هەموو سمیاڵ سوورێک هەمزاغایە، وابزانێ هەرچی مێزەر و کڵاو و ڕیشی پام و لوقمانی حەکیمی ناگاتێ، وابزانێ هەر کەسێ عینەک لە چاوە بۆ ئیمباغلە مل بوو موسەقەف و پیتۆڵە، وامەزانە هەرچی لە فەیسبووکدا دیعایی بۆ خۆی کرد، ڤیدۆی بڵاو کردەوە فڵان ژن و فڵان کچ بوراونەوە و ئەم دوعای بەسەرا خوێن و هاتنەوە خۆش و هەموو خەڵکتیان ئەڵڵاه ئەکبەر و فڵان کەس نابینا بوو بەو هەموو دکتۆرە چانەبەوە ئەم بە یەک دوعایەک سەد چابەوە. قەت بەڕێزەکەم بەم شتانە مەخەڵەتێ، بەدار لێی دەدا و لە بنە پێی دەدا و فەلاقەی دەکرد و دەیگوت هەستە بە ئیزنی خوا و دەیانگوت خەڵکەکەی خزمەکانی برایەکانی دەیانگوت ئەمە دکتۆر نەماوە لە دنیادا مامۆستا پێی نەکەین و قەت بەو ڤیدۆیانە مەخەڵەتێن. بڕواتان هەبێ بەڕێزان ئەمە هەموو دەستبڕینە بە ناوی دینەوە، ئەوە هەموو لە بیربردنەوەی حەسبی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە، ئەڵڵامان بەسە، پشت و پەنات بە ئەڵڵا بێ. ئەوانە بەڕووکەشی شتەکان مەخەڵەتی ئەمڕۆ تەزویر بە ناوی دینیشەوە دەکرێت. بە قسەی باق و بریق فری و مەخۆ. کورد دەڵێ پیاو لە کاتی تنگانەدا دەردەکەوێت، دەروێش لە کاتی تاڵانیدا دەردەکەوێت. ئای چەند کەس زۆر نیشتیمان پەروەر و کورد پەروەر بوو کەچی کە فەرهودی بۆ تێکەوت حشتێکی نەناسی، لاقی سپی و ڕەش لە بواردا دەردەکەوێت. وتراوە قسە فەقیرە، هەموو کەس پێی دەوێرێ، هەر بە قسەی بەبێ کردارێک لێ نەبینی بێ بڕوا مەکە. لەبەر سۆبای گەرم باسی شەڕی دەستە و یەخە زۆر ئاسانە. کوڕێک هیچ کچێک ئاوڕی لێ نەداتەوە باسی داوێن پاشی بکە، ئەوە زۆر ئاسان باز دەکرێت. کەسێ هیچ بەرپرسیارەتێکی نەبێ، هیچ مەسئولیەتێکی نەبێ، هیچ دینارێک لەبەر دەستیان نەبێ، هیچ پلە و پۆستێکی نەبێ، کەس ئیمزایەکی پێ نەکا، کەس مەرحەبایی نەکا، بەڕاستی باسی دادگەری بکە بەهایەکی نییە، چونکە هیچی نییە. خەڵک وەکو دار وایە، هەڵوێستەکانیش وەکو ڕەشەباوان. داری وا هەیە بە بایەک دەبێتە سەڵقی ڕوت، داری واش هەیە بان نایلەرزێنێ. شاهیدی ساڵح بوون بۆ کەسێک مەدە تاوەکو دراوسێت نەبێ، تا سەفەر لەگەڵی نەکردبێ، تا مامەڵەن لەگەڵی نەبوو بێ. نوێژی مزگەوت و جومعە فەرزە، بەوە مەخەڵەتێت لە مزگەوتا بینیوتە، بەوە مەخەڵەتێ ڕیشی چۆنە، بەوە مەخەڵەتێ مێزەری چۆنە. سەیری کرداوەکانی کە بزانت تا چەند قورئانەکەی خوای پەروەردگار ڕەنگی داوەتەوە لە ژیانیدا.